سەڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستودیۆکانمان لە هەولێر بە دیداری ئێوەی ئازیشاد دەبینەوە. تەوەری سەرەکی گفتوگۆی پایتەخت ئەم جارە بریتیە لە پەرلەمان و ڕووداوە سیاسەکانی هەرێمی کوردستان پاش هەفتەی شوباتی 2011. ئایا پەرلەمان چۆن مامەڵەی لەگەڵ ڕووداوەکاندا کرد؟ ئایا ئەو مامەڵەیەکی تەندروست بوو لەگەڵ ڕووداوەکان یاخود کێشە و گرفتەکان قوڵتر بوونەوە دوای هەفتەی شوبات؟ ئەم بابەتانە و چەند بابەتێکی تر تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێزان هەریەک لە کاک عەبدولسەلام بەرواری ئەندامی لیستی کوردستانی پەرلەمانی کوردستان، کاک بورهان ڕەشید ئەندامی لیستی گۆڕان لە پەرلەمانی کوردستان، دکتۆر جوتیار عادل چاودێری سیاسی. زۆر بە خێراتتان دەکەم. کاک عەبدولسەلام ئەگەر لەگەڵ جەنابەت پەرلەمان لە هەفتەی شوباتە چۆن دوای ڕووداوەکان مامەڵەکردنی پەرلەمان چۆن بوو لەگەڵ ئەو ڕووداوانە؟ یەک من ماندی نابم هەمیشە زانیاریەکی نادروست کە بڵاوە لە ناو خەڵک باسی بکەم و بینمەوە و پیشانی خەڵکی ئێمە دراوە هەوڵ دراوە کە هەموو شت لە پەرلەمانەوە دەست پێ ئەکەت و کۆتایی پێدێنیت و هەموو شتەکان ئەرکی پەرلەمانن. ڕۆداوەکانی هەفتەی شوبات مەسەلەیەک بوو، شێوەیەک لە شێوەکانی دەربرینی ناڕەزایی، شێوەیەک بوو لە شێوەکانی ململانەی سیاسی لە سەرەتاوە زۆربەی زۆری حیزبەکانی سیاسی خۆیان لێ دوور خستەوە چونکە دەستپێکەکەی خراپ بوو، هەرەشەکردن بوو لەسەر بارەگای حیزبێکی هیچ علاقەتی نەبە بە ئەوێ هەیە ئەو بەڵام کە درێژەی خایاند تەماشەمان کرد حتا ئەوانەی بەناو کۆمەڵگای سڤیلی کە ڕێکخەری بوون وردە وردە ناڕازەیان دەربێت و حیزبەکان هاتنەنەوە و داواکاری سیاسی حیزبەکانی خۆیان خستە ناو ڕووداوەکە و لە سەرزاری خەڵک واتە خەڵک حتا لژنەیەکیان دروست کرد خەڵک گوتیانەوە داواکاری ئێمەیە. پەرلەمان وەکو هەر ڕووداوێک کە ڕوو ئەدات لژنەی تایبەتمەند بەدوات چوونی کرد، پاشان پەرلەمان لژنەیەکی دروست کرد، لژنەکە ڕۆشتە ناو خەڵک گوێی لە داواکاریەکانی گرت، داواکاری چەند لایەنی هینا و دانیشتنێکی دوور و درێژی گرێدا، پاشان بۆ بەدوا دەشون دانیشتنی دووەمیشی گرێدا و دوو بریاریشی دەرکرد. پاشان مەوزوعەکە کۆتایی پێهات لەسەر ساحەی عەمەلی و لە ڕووی داواکاری ئەوەکانش ئەو چارچۆبەی سەرۆک بارزانی داوای کردبوو کە ئەمانە مەسائلی سیاسین و دەبی داواکاری خەڵک جدا بکەن لە داواکاری سیاسی و پێشنیاری کرد کە پەرلەمان و لایەنە پەیوەنددارەکان بە دوای داواکاری خەڵک بچن و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ بکرد و بزانیت بۆ خەڵک ناڕازیە. بەڵام کێشە سیاسیەکان پێشنیاری جەنابیان ئەوە بوو کە لە ڕێگای دیالۆگێکی نیشتیمانی لەسەر ئاستی بەرزی حیزبە سیاسیەکان ببیت. ئەو مادە دووەی باسی ئەکەنش کە زۆر جار باسی پرسم کەواتە بۆیە مادەی دوو جێبەجێ نەکرا؟ دێمەسەر مادەی دوو ئێستا کە بتوو بیخوێنی لە هەر ڕۆژنامەیەکیان گوێت لێ بگری لە هەر منازەم کاک بورهان چۆن سیاغەی ئەکات، ئەوانەی ئۆپۆزیسیۆن ئەلێن بریارە کە دستور بگەرێتەوە، بریارە کە حەقیقەت مادەی دوو ئەوە لە پرۆتۆکۆل ژمارە 146 بڵاو کراوە. مادەی دوو ئەلێت لژنەیەک پێک بهێنرێ بۆ باسکردنی هەموو ئەو خاڵانەی کە لە ناو داواکاریەکانی خەڵک هاتووە و ڕەهەندی نیشتیمانیان هەبیت ئەلێت باسییان بکرێ و هەوڵ بدرێ بگەێنە اتیفاقێک. ئەمان وە پیشانی خەڵک ئەدەن کە وایە مادەی دوو بریاری کۆتاییە، مادەی دوو پێکهێنانی لژنەیە. معناو ئەو ئەگەر باسی با بلێن گەڕانەوەی دستور هەرچەندە خۆت ئەزانی من دژی گەڕاندنەوەی هەر شتێک بن، چکو گەڕاندنەوە واتە ستاندنی شەرعیەتە لەوەی کە بریارەکە دەرچووە. ئیتر ئەوە بوو دەرچوو لەوەی کە بۆ دواچوون و پێکهێنان بیت، زیاتر بوو بە هەڵوێست وەرگرتنی سیاسی بەرامبەر یەکتر. لە واقعدا نالێم هەموو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن، بەڵام گۆڕان لەوە پێشەنگە
بریاریدەوە وەکو ئەوەی پێرێ یعنی ئەو بریاریدەوە بەشدار نەبیت لە کۆبوونەوەکانی سەرکردایەتیەکانی حزب سیاسیەکان بەسەر پشتی سەرۆک بەرزانی کە تو ئامادە نەبی کاتە ئامادە بوون ئەو کاتە کۆبوونەوە کرا کۆبوونەوەی پێنج قۆڵی کرا ئەو بڕیاری ژمارە دوو باس لەوە کاتکە لیژنەیەکی دایلۆکی نیشتیمانی پێک بێنرێت لە ماوەی 3 ڕۆژدا لەگەڵ لایەنەکان کۆبێتەوە یعنی ئەو مەرحەلانەتان بڕی ینی ئەوەی پەرلەمان لە پەرلەمان کۆبوونەوە کرا پەرلەمان ئەرکی تواو بوو ئەرکی تواو بوو بەوەی بریارەکەی دەرکرد و پێشنیاری پێکهێنانی لیژنەکەی واتە ناردی بۆ خاوەنی خۆی حزب سیاسیەکان پێشکەوتنش بوو ئۆپۆزیسیۆن پاکژەکانی پێشکەش کرد پارتی و یەکەتی وەریانگرت تێبینی خۆیان پێشکەش کرد لە پرێکەوە بریاریاندا کۆبوونەوە نەکەن باشە کاک بورهان دوو بڕیار لە پەرلەمان دەرچوو لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات بڕیاری ژمارە یەک کە هەفتە خاڵ بوو بڕیاری ژمارە دوو بڕیاری ژمارە یەک چەندی جێبەجێ کرا لەو بڕیارانە ئێوە ڕازین لەسەر ئەدای پەرلەمان لە جێبەجێکردنی ئەو بڕیاران والله سپاس دەکەم مەگەجارێ مەجالێکم بێت هەنێ تعقیب و ئیزافاتم لە سەقسەکانی کاک عەبدولسەلامی زەمیل مندان پەرلەمان ئیشاری بە هەندێک شتدا بۆ نمونەوتی هەموو شتەکان ئەرکی پەرلەمان نییە و خەڵک وا تێگەێنراوە بەڵێ ئەگەر سیستەمێکی دیموکراسی تەندروست دەبێ ئەبێ شتانە ئەرکی پەرلەمان بێ ئەبێ شتانە بەپێی مادی 56 لە یاسای ژمارەی ساڵی 1992 سەلاحیەتەکانی پەرلەمان لە هەژنۆ بڕیار دیاری کراوە لە بڕیاری ژمارە یەکی ساڵی 2005 بە هەمان شێوە ئەرکی پەرلەمان دیاری کراوە بەپێی ئەم قانونانەی کە اختصاصاتی پەرلەمان دیاریەکە بەڵێ ئەوە ئەرکی پەرلەمانە ئەرکی پەرلەمانە هەر یاسادانان نییە مجموعە ئەرکی تری هەیە ئەمە یەکەم ئەگەر بەڕێزیشی تعلیقی لەسەر ئەو قسەیە توانم وردەکاری بەمێ یەکی تر لە قسەکانی ئەوەی حەفی شوباتی وانەوە بکە دەستپێکێکی خراپ بوو بۆ هەڕەشەکردن و هەڵکوتانە سەر بارگای حیزبێک لایەنەکانی کێش خۆیان لێ نەکرد بە سەحب لەبەر ئەوەی هەڵکوتانە سەر مەقەری حیزبێکی جا من حەزەکەم یەک شت بەڵێ بەیانەکەی کاکنۆشیرۆن وازەح بەیانێکی مولتەزم بوو و مەسئولانە بوو و خۆی وەکو حرەکەی گۆڕان زۆر دوور کرد لەو ئاژاوە و لەو و ئەوە هوشیاریشدا بە خەڵک ئەو مەمارەسەکردنی مەدەنیانەی ڕادەربرین هەوڵ نەهێلن خەڵک تێکی دێت طبعا ئەو بەیان نەکاتێ دەرچوو کاگڕبین هەردی لەم تەلەڤیزۆنەوە وابزانم ئەوەی خستە سەر شانی خۆی کە ئەو بەیانی دەرکرد و وەختێکیش دەرچووکە گلەی لە گۆڕانیش کرا لە کاتێکە هەواڵەکان لە مەقڕی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕانوای گەیانبوو کە خوێن نەڕژاوات مجرد مزاهرە و شەڕەبەردێکە لە بەردەم لە قیچواری پارتیە بەڵام ئەسلی مەوزوعەکە ئەگەر کاک عەبدولسەلام بڕوای بە قسەی من نییە من ئەتوانم بە سیدی لە لامە بە سەوت و سوڕە ئیسپاتی کەم بووی ئەگەر تەلەڤیزۆنی بەڕێستان ئەوێ بیەمێ کاک عەبدولسەلام ئەوێ بیەمێ دڵنیاشم لە قسەی خۆم هەڵ نەکوتراوەتە سەر بارگای لە قیچوار مزاهرەیە بووە بۆ پشتیوانی لە تونس و میسر و لیبیا و یەمەن نەبوو بووە وەختە ببوورە ئەمە لە بەدەرکی سەراوە هاتۆ بۆ جادەی سالم بڕۆ بۆ سەهۆڵەکە من بە سیدی سەوت و سوورە لە لامە ئەو خۆ پیشاندەرانە بەرلقی چوار جێ هێڵ بە سەوت و سوورە لە لامە کە یەکێک لە خۆپیشاندەران ئاو ڕایەتەوە بەردێکێنەوە بە سەریا دەستی خوێناویە ئەڵێ لە سەربانی لقی چوارەوە کە ژمارەیە چەکداری لێ بەردیان پیاشێشم ئاگەڕێتەوە لەوە شەڕەبەردەکە دروستە بێ ئەجینا خۆپیشاندەران دەست پێشکەر نەبوون لە هەڵکوتانە سەر لقی چواری پارتی من تەحداشەکەم حداماکە ئێمە سیدیمان هەیە و من لە لامە ببوورە من قسەم قەتع نەکردی من بە سیدی لە لامە ئەتەیە بێم بە جەنابێت چی تەلەڤیزۆنێکەوێ من بیەمێ وفود ئەجنەبی ژات و داوای کردووە یاومەتێ لە بەرەوەی سیدیشی پاک و پوخت و بەبێ مونتاج و بەبێ هیچ شتێکە لە بەردەسایە لەبەر ئەوەی کە کرا ئەو چەکدارانی سەر لقی چوار من ناڵێن پارتی شەڵا ئەو وەختە پارتی دیموکراتی کوردستان خۆی لەو چەکدارانە بێبەری کردایە کە وایەن لەو خەڵکە کرد کە چەند گەنجێکیان کوشت وەکو شەهید ڕێوان بەڵێ چەند گەنج چەند ئەو گەنجانی لە یاکوژان و برین من عادەتم لەلانی خۆم نیم ببوورە من قسەم قەتع نەکردی من قسەم قەتع نەکردی بە قسەکانی خۆم بکەم ئەمە یەکەم دووهەم بەیانی کاگنەوشیروانی باس کرد وەکو پێم وتی هەواڵەکان لای ئێمە وای گەیان نەبوو کە خەڵکیتیا شەهید نەبوو برینار نەبوو شتێکی عادی بوو بە یارمەتی بە قسەکان تەواوکەم ئەو زانیاری وردی ژێ لە لای پارتی بە دڵنیاییەوە پێتەڵێم کە گۆڕان ئەو ڕۆژەی لە بەردەتی سەرا ئەو حادیسەیە بووە هیچ کادرێکی ئێمە هیچ ڕێنماییەکی ئێمە لەو خۆپیشاندانان نەبووە هیچ تەعمیم و تەوجیهێکی ئێمەتیان نەبووە
ئەمە بە دڵنیاییە پێتان بڵێم لە خۆڕایی هەڵیان توایە سەر بارەکەەکانی ئێمە لە دوهۆک و هەولێر سووتانیان ئەمە خاڵێکی تری ئەڵباسی ئەوواکە داواکاری حیزبی خرایە ناو داواکاری خۆپیشاندەران باشە نابێ من خۆپیشاندەرم هاوڵاتیەکم لەگەڵ داواکاری حیزبەکان نقاتی ئیلتیقاشمە بێ و اختلافیشمە بێ یعنی مجرد بۆی داواکاریەکەی من لە داواکاری حیزبێک چوو ئەگەر من هاوڵاتیەکم خۆپیشاندەرێم ئەنیە بێ ئەم داواکاریە لە ڕاستەوە بۆ چەبزەر بێشی بیا بهێنرێ دوای ئەوە جەنابی باسی ئەوەی کروتی سەرۆک بەرزانی و توێتی داواکاری خەڵک لە حیزب جیا بکرێتەوە من ئەوە نەمبیر نایە من ئەوە نەمبیریە خیتابی نەورۆزی جەنابی سەرۆکم بیریە کاک مەسعود مجموعەیە قسەی کرد مجموعەیە نقاتی دیاری کرد کە چاکسازی لەسەرەکان هەرە بەسیترین خاڵەکەی سیارەی جامڕەش بوو کە تا ئێستا جامڕەش ئەمە یەکەم باسی ئەوەی کرد مادەی دوو مادەیە لیژنە پێک بهێنرێ بۆ داواکاری خەڵکو بڕیاری ژمارە دووە لە بەروی بڕیاری ژمارەیەک لە 23/2011 دەرچوو ئەگە هەر سێ تاریخی زەمانیەکەی ئەزانی مادە نیە بەڵام بڕیاری ژمارە ببوورە من قاتای قسەم نەکردی لە حەڤەی 2011 دەرچووە کە پێک هاتووە لە دە مادە بڕیاری ژمارە دوو زایدەن خاڵی دووهەم کە 21 خاڵە بەشی سێهەمی کە 5 خاڵە دواترە چێتە سەر داواکاری هەنووکەی خۆپیشاندەران کە 11 خاڵە لەمانە پێگاتەوە وەسیغەی بڕیاری وەرگرتووە و دەنگیشی لەسەر گیراوە و وابزانم کاک عەبدولسەلام ئەگەر بە هەڵا نەچوو بێتم و زاکیرم خیانەتم دێنەکە ئەو ڕۆژە ناڕەزاییشی دەربڕی کە دەنگ درا لەسەر ئەو بڕیارە گوتی ئەمە چۆن ئێوە دەنگ لەسەر ئەمایەن ئەگەر زاکیرم خیانەتی لێ نەکرد بێتم متەئەکید نیم لەوە لە بەرەوەی دەمیەکە دەربارەی ئەوەی گۆڕان بڕیاریەوە بەشدار نەبێت لە کۆبوونەوەی حیزبەکانە حەجەنە ئێمە بۆ ئەم تەوەرە لێرەنی ئێمە بەشداری زۆر شتمان کردووە لە زۆر شتی بەغایە پشگیری یەکێتی و پارتیمان کردووە لەگەڵەوەی کە مەحروم کراوین مالێکی پۆلیسێکیش بۆ ئێمە تەعیینکە لەبەر ئەوەی لەگەڵ ئەوەی کە ئێمە لە کوردستانە زۆرترین زوڵممان لێ ئەکرێ لەلایەن هەردوو حیزبی فەرمانڕەواوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان من حەزەکەم تەوزیحێکیش بم پەرلەمان باسیەوەی کرد ئەرکی تەواو بوو نەخێر ئەرکی تەواو نەبوو لەبەرەوەی ئەمە بڕیاریش قوتی ملزەمی هەیە لە قانونە ئەبێ جێبەجێ بکڕێت دەربارەی بڕیاری ژمارەیەکیش کە جەنابە پرسیارێک کرد ئەمە بڕیاری ژمارەیە کە لە بەردەستی منایە ئەم بڕیارە من نتوانم پێ بڵێم لە کۆی 7 خاڵ 15 خاڵی جێبەجێ نەکراوە کە 15 خاڵی جێبەجێ نەکرابێ چۆن نتوانی بڵێ کۆتایی پێ هاتووە ئەگەر بڕواش بە من نییە کاک عەبدولسەلام و تعلیقی لەسەر قسەکانم هەیە من نتوانم خاڵ بۆی بخوێنمەوە و خاڵی ژۆک و مەحامیەک بۆی ئیسپات بکەم کە جێبەجێ نەکرا سەرۆخان ڕۆژات لە یەکەم نیو دقیقە کێشەمان ئەخویش تعقیب مەبێت دوای کێشەمەکان ئەمەیە زانیاری هەیە لە ناو پارتی وایە یعنی دەبی قسای کێشیت سیدی هەیە من ئەیگەڕێنمەوە تەلڤیزیۆنی KTV و تەلڤیزیۆنەکانی تر کە ڕووداوەکان چۆن بوو ڕامال کراوە بۆیە مشکلەکەی ئێمە لەگەر ئەم برادرانە قسە وا ئەکەن وکەنەه بەرامبەری توانای قسەکردنی نییە وکەنەه خەڵکی ئێمە زاکرەی ئەوە یعنی مجموعە مەسائلی خستەنەوە مەوزوع ئێستا من قسە نەکەم خەڵکە لەن وەڵای ئەوە ڕاست دەکەت بۆیە ڕووداوەکانی بەردەرگای لقی چوار وازەحا و دۆکمنت کراوە پێناوێت سیدیەکەی کاک بڕان بۆ خۆی بیت پیرۆزی بیت لە دهۆک من تێناگەم یعنی ئەم چاواشەکردنی خەڵک دەچیە لە دهۆک نەبارەگا سوتراوە ئەو ڕەنگە حەقیتی بیت ئەو معلوماتی نییە ئەو بەهۆری بە حیزبی خۆی کردووە لە ڕۆژی بڵاو بوو کە لە دهۆک بەقەڕەکە سوتاوە مقابلە کرا لەگەر بەرپرسی ئەوان ووتی ئەوە من ئێستا میێوانم لە لای لەقیەک و بارەگامان نەسوتاوە ئەم ئەی هەولێر ئەتوب تحقیقم لەگەر مەکە بەرنامەجێک باسی هەولێر دووهۆکم کرد ئەحداسی زۆر باسی دلیل و شت ئەی هەولێر وازت لە دهۆکی نایستایان باشە هەولێر لە بەرچاوی پۆلیس و ئاسایشەوە وازت لە دهۆکی نایان خەڵک چوو بارەگای ئێمە سووتانیان دهۆک وایە جەنابە باسی سیدیەکەی ئەڵێ کوردستان TV هەمووی لێیاوە من ئەو سیدیە بۆ بێنم ئەتوانی تۆ زمانەتم بێتێ لە کوردستان TV تەلەڤیزۆنی زمان حاڵی پارتیەوە ئەو سیدی منەیەم بە جەنابێ بۆڕان 20 ساڵ لە کۆمپیوتەر ئیشم کرد و ئازانم سیدی چۆن دروستکەی لەسەر پاکی و پوختی ئەو سیدیە سپاسی کاک بڕانەکەم بێ ئەوەی من قسە بکەم تاکو بزانن کێشەمان لەگەر ئەم برادرانە چییە ئەمە زانێتان مناقەشەکانمان بەردەوام بەیانی بەبێت دەشەن ببوورە دکتۆر دوو بڕیار لە پەرلەمان دەرچوو ینی تۆ وەک چاودێرێک وەک مراقبێک بێدوایە ئەم بڕیارانە بڕیاری قانونی بوون لە پەرلەمان و جێبەجێ نەکردنی نایاساییە یاخود خۆی ئەساسن بڕیارەکە هیچ قیمەتێکی یاسایی نییە
ئێمە دەبێ بزانین ئەرکی پەرلەمان چیە و پێناسەی پەرلەمان چییە. پەرلەمان زیاتر لە چوارچێەوەی هەر قەیرانێکی سیاسی هەیئەتێکی ئیستیشاری دەبێت، هەیئەتێکە بۆ ئامۆژگاری و ڕێپێشاندەری ئەو لایەنانەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی. واتە مەرج نییە پەرلەمان بتوانێت ئەو بڕیارانە ڕاستە دەردەکات، بەڵام ئەرکە لەسەر دەسەڵاتی جێبەجێکرد دەسەڵاتی تەنفیزی بڕیارەکان جێبەجێ بکات. واتە لێرە ئێمە چکە پەرلەمان خۆی ببێت دەسەڵاتێکی بێلایەن بێ و ڕنگدانەوەی ئەو هەبوو بەرژەوەندیە نیشتیمانیە بێت کە لای خەڵکە هەیە. جا لێرە سەبارەت بە یاسابوو ناسا بێگومان ینی بڕیارەکان یاساییە، بەڵام تا چەند ئەو بڕیارانە لە چوارچێەوەی جێبەجێکردنی لە چوارچێەوەی دەسەڵاتی جێبەجێکردن ئەو بڕیارانە جێبەجێ دەکرێن. جاگەر تۆ باسی تەبعاً وەکو من ئاگادار کراوەمەوە سەبارەت بە ئەدای پەرلەمان، بەڕاستی ئێمە ناتوانین مڕاهەنە لەسەر ئەوە بکەین هەر قەیرانێکی سیاسی پەرلەمان بتوانێت چارەسەری بکات. پەرلەمان لە چوارچێەوەی پێناسەکردنی کە هەیئەتێکی ئیستیشاریە، هەیئەتێکە لە چوارچێەوەی بەرنامەی خۆیدا ڕێنمایی حکوومەت دەکەوە، حکوومەتش لە ئەوەشی لەو کێشانەیە لیژنەی پێکێنا چووە ناو خۆپیشاندەران ئەو لێژنانەی بڕیاری دەرکرد گۆڕیارێکی حەفە خاڵی کە ئەو بڕیارانە لە کاتی خۆشیە باس لەوە کرا کە حکوومەت مولزەمە جێبەجێ بکە. ئەو بڕیارانەی کە دەردەکاتیان ئەو لیژنانەی کە پێک دەهێنێت زیاتر لیژنەکان ڕەوشتێکی یان سروشتێکی تحقیقی پێوە دیارە. یعنی ئەو لیژنانە دەبێ بێن لە ڕووی ڕووداوی ئەو قەیرانەیان هەر ڕووداوێکی سیاسی لە ڕووی وردەکاریەکانەوە لە ڕووی لایەنەکانەوە دەستیشان دەکات و بە شێوەیەکی لە ڕێگای ئەو لیژنانە بە تاوەتی قەیرانەکە و هەوایەکانی قەیرانەکە ئاشکرا دەکات بۆ پەرلەمانیان بۆ هەیئەی سەرکردایەتی پەرلەمان کە لە سەرۆک و جێگرەکەی و ئەمانە پێک دێنێت. دوای ئەوە دەکرێتە بە بڕیار و ئەو بڕیارەش فعلەن مولزەم دەبێت بە حکوومەت. ئەلێرەدا پەرلەمان ناتوانێت لایەنێکی یەکلاکەرەوەک بێت لە چارەسەرکردنی قەیرانەکە، تەنها ئەستۆیەکەی دەخاتە سەر دەسەڵاتی تەنفیزی. ئەمە لە لایەکی ترەوە من پێم وایە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پرۆسەی سیاسیەکەی پرۆسەیەکی ناتەندروستە، ینی زیاتر هەندێک فاکتەری چ ململانەیەکی مێژووی نێوان حیزبە سیاسیەکانە یان لە ڕێگای فشاری هەندێک هێزی دەرەکی یان لە چوارچێەوەی جۆرێک لە ئێتیهاماتی بەبێ بنەما. ئەمە بەڕاستی بوویتە کۆسپێکی گەورە لە بەردەم هەر پرۆسەیەکی سیاسی چ پەیوەندی بە دەسەڵاتی تەشریعی بە دەسەڵاتی تەنفیزی بێ. ئەمەش پێم وایە لەم بەرژەوەندی گەلی کوردانیە کە تۆ لە چوارچەوەی هەر ڕووداوێک یان لە چوارچەوەی پێکەرانی هەر لیژنەیەکی لە پەرلەمان بێن لە دەسەڵاتی تەنفیزی بێ لە هەند لایەنێکی فەرمی بێ دەبێت لە چوارچێوەی ئەوە دابێت دوور لە تەشەنوجات دوور لە مەسائلی هێنانە ناوێ بەرژەوەندی حزبی. چونکە ئێمە ئەگەر سەیری پەرلەمانەکانی دەوڵەتەکانی ترکە بۆ نمونەی ئەمریکی هەست دەکەین کە بەرژەوەندی نیشتیمانی زاڵ بووە لەسەر بەرژەوەندی حیزبایەتی و ئەمەش بۆچە دەگەڕێتەوە. طبعاً من لێرە کۆمەڵێک لێرە بەرژەوەندی نیشتیمانی زاڵ نییە بەسەر پەرلەمانە و بەرژەوەندی حیزب سیاسیەکانە ئەزانی چۆنە، ینی چه حیزبەکانی دەسەڵاتدار چه حیزبەکانی ئۆپۆزیسیۆن تاکو ئێستا ئەو ململانیان ئەو یاسانە کە دەردەکرێن زیاتر چوارچێوەیەکی حزبی پێوە دیارە. ئەمە لەلایەک طبعاً ئێمە ئەگەر بڵێن حکوومەت لە دوای هەڵبژاردننی 25 2009 لێرە حکوومەت کە دوو حزبیان حزبێک دێتە دەسەڵات بۆی هەیە لە ماوەی 4 ساڵ بەرنامەکەی خۆی جێبەجێ بکات و دەبێت ئۆپۆزیسیۆن چاوەڕێ بکات ئەو 4 ساڵە تا چەند ئەو حکوومەتە و قەناعەت بە شەقامیش بێنێت تا چەند ئەو حکوومەتە پابەت بوو بەو بەرنامەکەی خۆی. یعنی بۆ نمونە کە دەڵێن پەرلەمان بۆی نییە پرۆژەی یاسا پێشکەش بکات تەنها مختەرەح بێ نەک مەشروع بێ، ئەمە حکمتێکی تێدای واتە حکوومەت بۆیە هەیە مەشروع تەقدیم کە چونکە خۆی بەرنامەی هەیە و پێی بودجەی خۆی بەرنامە دادەنێت و مەشروع دابن. حتا ئەو مشکلەی لە بەغداش ینی باس کرا. واتە بۆچی ئەندامی پەرلەمانیان دا ئەندامی پەرلەمان بۆیان نییە مەشروع تەقدیم کە نەک مختەرەح بۆ چونکە حکوومەت دەرفەتی پێدەدرێت. تەمانەوە ڕێسایەکە لە هەموو دنیا دەرفەتی پێدەدرێت لە ماوەی 4 ساڵ کە تا چەند ئەمە بەرنامەی 4 ساڵە ئۆپۆزیسیۆن نابێت ڕخنە لە ئەدای حکوومەت بکاتی هەڵبژاردن نەخێر ڕخنەی لێ دەگرێت لە هەسەر هەموو یاساکان، بەڵام لە چوارچێوەی
کاری حکوومەت و لە چوارچەوەی ئەو مەشروع یاسایانە کە حکوومەت پێشکەش دەکات طبعاً زۆرینەیە لە پەرلەمان کە زۆری نەبوو حکوومەتی پێکهێناوە دەبێت ئەوە هەموو بکاتە بەرنامە ئۆپۆزیسیۆن و لە تەلەڤزیۆنەکان و لە ڕاگەاندنەکانی خۆشی هەمووی ئاگادار بکە بەڵام وەکو باسێکمە لەسەرەتا پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی ناتەندروستە هەندێک فاکتەری تر بۆ نمونە مەسلەی مەصالحی حزبی و ململانەی حزبی و هەندێک ڕەگەزی مێژووی لە چوارچەوەی ئەو ململانەیە زاڵ بۆ لەسەری کە ئەوەش ڕێگەلەوە دەگرێت ئەدای پەرلەمان زعیفکە جگە لە مەسلەی طبعاً ئێمە ئەوەمان لەبیر نەچێت کە سیستەمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان سیستەمێکی داخراوە ڕێگا بە هاوڵاتی نادات ئەو کەسە هەڵبژێرێت کە کەسێک بێ ڕنگدانەوەی ویستی خۆی بێت و بتوانێت ئەدای پەرلەمان پێی چاک بکات. مەجموعەیەک بابەتی وروژان یەک لەوانە مەسلەی کە وەزعی سیاسی یاخود ئەو ململانە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ململانەیەکی سیاسی ناتەندروستە بۆیە کاریگەری کردوتە سەر پەرلەمانیش ئەمە تا چەند تۆ لەگەڵ ئەم قسەیە متفق. من جارێ سپاسی دکتۆرەکەم گفتوگۆکە و بەرنامەکەی هێنا سەر خەتە دروستەکەی دوور لە ئەو ململانەی من و کاک بڕهان بە حقیقت من ڕأیی من واضحە لە کوردستان ئێمە لە چارچێوەی کولتورێکە ژین ئەو کولتورایی کە ژیانی ئێمە هەمووی بڕێوە ئەبات دابوونەریتە پێوەرە بەها کۆمەڵایەتیەکانن بۆیە حزبەکانی ئێمەش هەرقڕا و بەرهەمی ئەو کولتورن سیستەمی سیاسی ئێمە شەراوها ینی تایبەتمەندیەکی تر ئەو ڕابردووە مێژوویەی پەیوەندیەکانی نادروست و نەڕینی لە نێوان حزبەکانی سیاسی واتە ئێمە چۆن لە کۆمەلگامان بە چەند چۆن مامەلەگەری یەکترکەین ینی نمونێکی زۆر بەسیط دێنم من لە ژیانی کۆمەلگایی قسەیەکەکەم دکتۆر ئەشکێنم ئەو هەڵوێست و ڕنگدانەوەی لەسەر ئەو ئەساسەیە ئەوش هەوڵ بێت من بشکێنیت لە بەرچاوی خەڵک تاکو بۆ خەڵک دیار بکات کە ئەو زاڵترا ئەمە ئەگەر بوو بە ممارەسەی سیاسی کوشندەیە و ڕێگا ئەگریت لە هەموو چارەسەریەک ئەگەر هاتوو من و کاک جوتیار لە ژیانی کۆمەڵایەتی نەمانتوانی لە یەکتر تووڕە بوون شت بوون ئەوە ڕنگدانەوەی هەیە ئەوە نەم لە کوردستان ئەم تایبەتمەندیە کولتوریە تەسەوڕەکەم نازم من تا حدێکەوە لەو باوەڕەمە لە ناوچەی ڕێژەڵاتی ناوەڕاست و زۆربەی زۆری کۆمەلگاکانی هێشتا بەها و پێوەرەکانی کۆمەلگای کشاوەرزی لەسەریان زاڵە من و ئەو وەکو شخص لەگەر یەکتر ئیدارە ناکەین ئەبینی ئەبیتە قەتیعی دو حزب ئەمانە ئەگەر بەرگری وەکو فاکتەری هەرە سەرەکی وەکو تایبەتمەندی کوردستان نابی چاوەڕوان بکەم من ئەوەی لە ڕۆژنامەیەکی ئەوروپیان ئەمریکیان کتێبێکی ناودارێک بیت وڵا دەبی پەرلەمان دەبی حکوومەت دەبی حزبەکان وابن بەداخەوە نە پاساوە هینانەوەیە بۆ پاشکەوتن یان بۆ سەقەتی هەندەلایەنی ئیداری و کۆمەڵایەتی ئێمە بەڵکو دان واقعناسینە و هەوڵێکت وا بزانم ئێمە ئەمانە ئەرکی ئێمەیە ئەمانەی ئێمە خۆمان بە ئینتلیژنس زانین ئێمە خۆمان بە چالاکە زانین لە بواری سیاسی لە ئاستێکی سەرەوەتر تماشای شتەکانەکەین بێ بچینە وردەکاریەکان ئەرکی ئێمەیە ڕێگا بدۆزین چۆن لە چارچێوە کولتوریە پاشکەوتووە بە مەفهومی حەداسەتەوە ئەتوانین مامەلە لەگەر ئەم چەمک و ئەوانەیتوانە ئێوە ناکرێت سرۆخان ئەمە مشکلەی من خۆم شخصیم ئەوەیە یعنی من لە ڕوانگەی کۆمەڵناسی کە تماشەی ئەەکەم ادعا ئەەکەم علمی کۆمەڵناسی پیشانمان ئەدەت بۆ ئەم ڕووداوە ئەم دیاردەیە وایە ناچم بە ئتیهام بڵێم چونکە هاوڵاتی ئێمە ئینتیمایی وەکو مواتنێک ستزنێکی بەریتانی نییە واتە ئێمە هیچ نین ئەو ئەگەر هاتوو ئێمە ئەو دیاردانە ببینین تێبگیهین لە ڕووی زانستیەوە قد تهمە تەوزیع ناکەن لەسەر یەکتر چاوەڕوان ئەکرێ ئەوە بیت ئەوە دەبیت مامەلی لەگەر بکەین ئەمە مەسلەیەکی کولتوریە ئەمە کاتی پێدە من ئەلێم ئێمە لە کوردستان سەرڕای هەموو ئەو فاکتەرانەی ڕێگر لەوەی بتوانین مامەلەیەکی دروست لەگەر فاکتەرەکان و دەرهاوێشتەکانی مۆدررنێتە و پۆش مۆدررنێتە شتێکی خراپ نەمان نەکردووە ئەوەی گلەیی هەیە من ئەوەی باسەکەم نەباسی حزب هەردوو حزبی دەسەڵات باسی هەموو چەمکەکان و ناسەقەکانی کۆمەلگا ئەەکەم ئێمە بە بەراورد لەگەر ئەو کۆمەلگایانەی لە ئاستی ئێمەە لە مەساری پێشکەوتنی کۆمەڵایەتی و کولتوری تەسەوڕەکەم باشترین باش
کاک بورهانیانی کەواتە کێشە کۆمەڵایەتیەکانە کاریگەری هەیە لەسەر بارودۆخی سیاسیش ئەم سیاست مەدەرانی کە لە هەرێمی کوردستانەوە بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتیشەوە هەڵقوڵاوی ئەم کۆمەڵگەیان لەبەرەوە کاریگەری لەسەر ئەم سیاسیانە شەبێت کەواتە ئێوە وەک ئۆپۆزیسیۆن بۆچی ناگەنە و قەنەعەتەی کە هێشتا کۆمەڵگای کوردی ماوێتی بوو ئەوەی کە لە وەزعی ئۆپۆزیسیۆن باش تێبگات لە پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات تێبگات ینی کێشەکە ئێستا بەڵێ بە پێچەوانەشەوە ئێستا کێشەکە بۆچی هەموو کاتێک لە کاتی باسکردنی یاسایەکە بێت گرژیەک بێ ئێوە ئۆپۆزیسیۆن بەوە تاوانبارەکرێن کە ئێوە هانەدەن هاانی تودوتیژی ئەدەن هاانی ئەوە ئەدەن کە کێشەکان قوڵتر بێتەوە وەڵامەکەت وەرەگرن بەڵام دوای ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوەلاتەن.